سڵاو زۆر سوپاس بۆ وەڵامدانەوەت. ئاسان تێکچوونی هۆرمۆن هۆکارە بۆ خوێنبەربوون لە کاتی سووڕی مانگانە. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی سووڕی مانگانە واتە زۆربوونی خوێنی کاتی سووڕی مانگانە بۆ هۆی زۆری ئیسترۆژین و کەمی پرۆژسترۆن، واتە تێکچوونی هۆرمۆن نەبێتە هۆی ئەوە. بەڵێ هەڵێت تەمەن 20 بۆ 22 ساڵ ئاساییە مانگانە سووری بێت جارێک ڕۆژ چەندتە ئاساییە. خانم گیان، سووڕی مانگانە بە شێوەیەکی گشتی هەم لە تەمەنێک کە تۆ باسکرۆ 20 بۆ 22 ساڵ لە یەکەم ڕۆژی سووڕی ئەم مانگەیەواتە لە فێرست دەی ئۆف دەز مێنس لە یەکەم ڕۆژەوە تا یەکەم ڕۆژی سووڕی مانگانەی داهاتووی پێویستە 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ بینی بێت. ئەگەر بێت و لە 24 کەمتر تا 38 ڕۆژ زیاتر بینی بێت ئەمە ئاسایینی ئەبێ بگەڕێ بە دوای هۆکارەکەیە. و هاتنی سووڕی مانگانە وەکو وتم کە لە 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ بینی بێت لە یەکەم ڕۆژ بۆ یەکەم ڕۆژ، نەک لەو ڕۆژەی پاکە بێتەوە بۆ یەکەم ڕۆژی سووڕی مانگانەی داهاتوو. و لە هەمان کاتدا مەفروضە ماوەی سووڕی مانگانەکەی 2 ڕۆژ بۆ 7 ڕۆژ ئاساییە، واتە لە 2 ڕۆژ کەمتر خوێنی هەبێ کەمە، لە 7 ڕۆژی زیاتر خوێنی هەبێ زۆرە. ئەمە بەنسبەت ڕۆژەکانە و بەنسبەت ئەو خوێنەی کە هەشێتی خوێنەکەی پێویستە خوێنێکی لە سەرەتایە، خوێنێکی ئاومەی لەو قاوەی یا پەمەی باوە، چونکە لە پێشا خوێنی سووڕی مانگانە کەمە لەگەڵ ئەو دەردراوی ناولەشە تێکەڵە بێت ڕەنگی کاڵە بێتەوە و لە کۆتایەکەیشیدا لە 2-3 ڕۆژی کۆتاییشە بە هەمان شێوە ئەو خوێنە کەمە بێتەوە، کاتێکی زۆرتری ئەوێت تا لە ناولەشی ئەو خانمەوە بێتە دەرەوە، بۆیە کە یێتە دەرەوە بە شێوەیەکی قاوەیی یێتە دەرەوە یا زەرداو یا قاوەیی یێتە دەرەوە. بەڵام لە ڕۆژەکانی ئەوەی کە خوێنێکی تەواو یێتە دەرەوە پێویستە خوێنێکی گەش و ئاڵ بێت و کڵۆی تیانە بێت، یا ئەگەر کڵۆی تیا بێت ورد بێت. بەڵام ئەگەر هاتوو خوێنەکەی زۆر بوو واتە کڵۆی زۆر تیا بوو یا ئازارێکی بەقوەتی زۆری هەبوو یا وەکو پێمتر لەو ڕۆژانە زیاتر لابات یا کەمتری پێ بچێت یاخود ئازارێکی زۆر بەقوەتیە بێ یا ڕشانەوە دڵتێکچوونێکی زۆری هەبێت یا هەر نیشانەیەکی ئاسایی تیانە بێت، مەفروضە زووتر سەردانی پزیشک بکە بزانێ هۆکارەکەی چییە.